بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شادە بمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراق گرنگی بەچی بدات؟ معلومی هەموو لایەکە کورد پێگەیەکی هەیە لە بەغدا و چەند کورسیەکی هەیە لە پەرلەمانی عێراق، ئەنجومەنی نوێنەرانی عێراق، لەوێدا نوێنەرایەتی میلەتێک دەکا. ئەو هێزانەی کە لەوێدا بەشدارن بریتین لە یەکێتی و پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان و هەروەها نەوەی نوێ. لە حکوومەتی عێراقدا کاتێک کە کابینەی حکوومەت پێک دەهێنرێت، کورد هەمیشە تایدا بەشدارە. لەو پۆستانەی کە وەرێگرێ سەرۆکایەتی کۆمار وەردەگرێ، هەندێک جاریش یەکێک لە وەزارەتە سیادەکان وەردەگرێ، یان دەرەوەیە یان وەزارەتی داراییە. ئەوەی کە باسی لێوە ئەکرێ کە کورد پێویستە لە بەغدا یەک ڕیز بێ، یەک گوتار بێ، یەک زمان بێ بۆ ئەوەی بتوانێت مافەکانی گەلی کورد لەوێ بەردەست بخە. بەڵام ئەم یەک گوتاری و یەک دەستیە تەنها باسی لێوە دەکرێت، لە ئەرزی واقعدا ڕەنگە جاری وا هەیە جێگەی نەبێتەوە یاخود ڕێگەی بۆ خۆش نەکرێ. من بۆی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، چاوەڕوانی پەیوەندیەکانی ئێوەی بەڕێزم ئەتوانن لە ڕێگەی پەیوەندیکردن بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە، پەیوەندیمان پێ بکەن، لە خزمەتتان نابین. هەروەها کۆمەڵێک لەو بەڕێزانەی هەمیشە بەشدارن لەگەڵمان لە بەرنامەکە و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتیان هەیە، ئەو کۆمنتانەش لە دەرفەتێکە خەینە ڕووی ئینشاءڵڵا. کاک هیوا لە ڕانیە وەرەگرم. کاک هیوا فەرموو جان. هەموو کاتت باش کاک هیوا جان. سپاسە دەکەم، دەست خۆش بۆ پەیوەندیەکەت کاک هیوا، فەرموو. کورد لە کابینەی داهاتی عێراق پێویستە ئەو پەرلەمانتارانەی کە ئەو بەڵێنانەی دایان گشتیان هەر بۆ باخەڵی خۆیان نەسنەوێت، ئەوان لەبیرێ هەمویان بەسەرچەند دانێت. بەڵێ ئەو بەڵێنانەی دایانن بە دەنگدەرەکانی ئەم بەسەرچەند دایان پێشکەنەوە. شوێنەکە تۆزێک بگۆڕە کاک هیوا، بۆی من وازەحتر دەنگت بگاتە من ئەگەر ئەرگ نەبێ. شوێنەکەت بگۆڕی باشە، بۆی دەنگت زۆر کەس دێتە لای من، نازانم هۆکارەکەی ئەگەر شوێنت بگۆڕی زۆر باشە، یان پەیوەندێکت جۆم لێتە، من بەش بە حاڵی خۆم جۆم لێتە، بەڵام تۆزێک سەوتت کزە، فەرموو بەردەوام بە. پێویستە لەسەر بەڵێنەکانی خۆیان سوێ بن کە ئەو بەڵێنانەی دایانە کە هەدر ڕۆژێکی چەندین پەرلەمە چەندین کاندیدی لایەنە سیاسیەکان سەردانی کۆڵانەکانیان دەکرد، سەردانی ماڵەکانیان دەکرد. لەسەر ئەو بەڵێنانە سوێ بن کە چون کرداندان و لە پەرلەمانی لە حکوومەتی بەغدادا ئەو بەڵێنانیان لەبیر بن، هەر بە بیر لە گیرفانی خۆیان نەکەنەوە لەوێدا بە ئۆپۆزیسیۆن و غێر ئۆپۆزیسیۆنیشەوە. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەش لێ. سپاسە دەکەم کاک هیوا جان، دەستی تۆش خۆش بێ. ئەچمە لای مام حەسەن لە چەمچەماڵەوە. کاکە خۆشی تەوەرەکەوت یەکەم. سپاسە دەکەم مام حەسەن جان. بۆ ئەم بەرنامەکە لەسەر ئەمەیە کە ئەم پەرلەمانتارانەی خۆمان بشتە بەغا. بەڵێ وەڵی چین بۆ بەغا و نەچین بۆ بەغا یەک دەنگەسیدی بۆ ئێمە نییە، فەرقی نییە. بشتە بەغا و نەچنە بەغا، ئێمە لە قەرەنجیرەوە تا لە قەرەنجیر بەنزین بە 450 بۆ لێرە بەنزین بە 900. بەڵێ بەڕاستی بچین بۆ بەغا و نەچین بۆ خودی ئیسرائیل لێ ناکات. ئەی چی شتێک بە چارەسەرزانی مام حەسەن گیان؟ وەڵی چارەسەری ئەوە زانم حکوومەتی عێراق هەتا سلێمانی بێتە سلێمانی بێتە سلێمانی، لەبەر ئەوەی بێتە سلێمانی بۆ لە قەرەنجیر بەنزین بە 450 حکوومەتی عێراقیە بۆ خراپە، بۆ بەنزین لێرە بە 900
ئێمە کورد هیچ دیفاعێکمان لێ نەکات. بەڵێ سپاس دەکەم. سپاس دەکەم. مام حەسەنجان دەست خۆش بۆ پەیوەندەکەت. ئەچمە لای باوکی محەممەد لە گەرمیانەوە. باوکی محەممەد فەرموو باوکی محەممەد لە خزمەتە. کاکە گیان وەڵڵاهی 50 پەرلەماندان پەرلەمانە 100 تریش بشنە ئەوێ هیچیان پێ ناکرێ بێژە بۆ بەڕاستی هیچ سوودی نەمایە. هیچتە شخصی خۆم حەزەکەم عێراق ئەمریکا تورکیا یەهود بێ حکومان بکە بەس ئەمانە حکومان نەکەن. بەڕاستی خەڵک بێزار بوو، خەڵک بێتاقەت بوو، ئەم درۆی برێ خوباقە یعنی خەڵکی تەواو بێزار بوو لە گیان خۆی. وەڵی نازانم پارەی کارەبا بدەم، پارەی ئاو بدەم، پارەی ژیان حەونە ناڕەحەت بوو نازانم چی بکەین. پەرلەمان بچۆ نەچێ وە من چی بەزافە زۆرمەیان احترامەیە بۆ ئەوانەی کە دۆسۆزنەوە کۆمەڵیە بوت و ئەمانەی نەوەی نوێش لەوانەیە چ بکەن. بەڵام بەڵی دێتاقەت بین بە قورعان ژیان ناڕەحەتە. وەڵی دەتەوەی غاز نییە، کارەبا 700,000 ئاسێتەوە، ئەمجا ئاو ملیۆنێک ئاسێتە. کور ئەمە کەی ژیانە؟ وەڵڵا وەبیلا وەسیلای مافیان، ئەمانە مافیانە. ئەمە یعنی بەڕاستی دەتاقەت بین بە قورعان جاروا هەیە بێتە جارم خۆمان بکوژین. یعنی ئەمە کەی ڕاشە؟ ئەمانە ژیان خەڵ ناڕەحەتەکەن. بچۆ مەسئولەکان کوڕ مەسئول ئایلاوی وەژی، بچۆ کوڕ مەسئول هەر ڕۆژێک لە وڵاتێکە، کوڕ مەسئول ژیانی چۆنە. وەڵی گاڵتەیان نەجێ جارێ کارەبای زیرەکی ئەمدانایە قوڕیا کرێ سەر خەڵک، بەڵام خەڵکیش مستحقە. بە قورعان نازان بۆ غیرەت نەمایە. وەڵڵا وەبیڵڵاهی احترامەیە بۆ جەناب و بە بینەرانت، غیرەت نەمایە وەک جاران. کورە کاکە گیان هەڵسن وەڵڵا وەبیڵڵا وەبیڵڵاهی بێزار بین کارەبایە چوسێکە دوای هەڵبژاردنەکە کشتیش گران بوو. بە قورعان ئەمە کەی ژیانە؟ بەس بۆ خەرامە ئەشهەدو بیللا ئازار. شارەوانیمان هەیە بەس بۆ فەقیر ئازایە، یعنی محکەمەیە بۆ فەقیر ئازایە. کورە بەڵام وەڵڵای ڕۆژێک دنیا کوڕە مەسئولیە بگیرێ. کوڕە وەڵڵاهی ئەمەنە داخادڵمانە یعنی قیزەون بوون. وەڵڵای لە 11 دەنگی نەدایە. ئەوە با دڵنیاتان بکەم. دەست خۆش بێ ئەخوا. باوکی محەممەد سپاس بۆ جەنابەت قسەکانە لە جێی خۆیەتی سپاس دەکەم. ئەچمە لای کاک مستەفا لە کەرکووکەوە. شەو باش کاک محموود جان. هەموو کاتت باش کاک مستەفای. باشی حیاتم تاجی. چاوەکەمی مۆفەق بێ براکە. عفوم کاک محموود جان ئەمانەی کەس ئەمان چوون بۆ بەغا یان بۆ خەڵکی کەرکووک کرد. ئێمە ناڕێن خەڵکی هەرێم لەبەر ئەوەی ئەمە ناوچێکەوە ئازاد کراوە. ئێمە وەکو کەرکووک قساکەین. مەبەستت نوێنەرەکانی کەرکووکە وایە؟ بەڵێ ئەمانەی کەرکووک یعنی من کاباڵی خەڵکی کەرکووک و لە دەروەی کەرکووشم بە حکمی وەی لەو شوێنانەوە کەوا نزیکین کەوا تا ئیساسە مادەی 140 جێبەجێ نەکراوە پێیان. پێت بڵێن چیان کردووە؟ بەڵێ محافظ لای کورد بوو دایان بە عەرەب. ئەمەشیان یعنی ئەمە کێشەیەکە، ئەمە کێشەیەکی باڵێ سەرەکیە و ئەمە بلێنە لابێ. ئێمە یعنی من کەوا خەڵکی دەروەی کەرکووکم ناو کەرکووک مە دەروەی کەرکووکم فەرموو چەندەها گوندی عەرەب گوندی ماڵێ گوندەکان هەمووی کوردن. ئیسکەش عەرەبی هاوردە هاتووە لەوێ داگیر کراون بەرامبەر بە کورد. ئەو کوردانەی کەوا لێ ماون هەموو بە تاوقیمی ماون. سەریکە کاک مستەفا ئەوە هۆکاری سەرەکی تەواوی ئەو کێشانەیە کە ئێستا لە کەرکووک هەیە. خۆ ڕەنگە ئەگەر محافظێکی کوردیش لە کەرکووک بێ خۆ لەبەر هەندێک حاڵەت ڕەنگە نەیپەرژێتە سەر خەڵک و خزمەت گوزاری. ئەو حاڵەتانەش خۆمان نەزانین چین. یەکێک لەو شتانەی کە شایەدیە بۆ ئەو وەزع بیرەنەوتەکانی دەوروبەری کەرکووکە. سەرەتا بە خزمەتەوە دێن، دواتر دەستەکەن بە پچڕکردنی ئەو بیرەنەوتانە و چۆنێتی دابەشکردنی بەسەر خۆیانە. ئەمە 14 ساڵ ئەمان لێوێ بوون. 14 ساڵ حکمی کەرکووکیان کرد. یعنی مادەی 130 کەوا مادەیەکی زۆر بەرچیت بۆ ئەتوانرا جێبەجێ بکرێ. لەبەرەوەی ئەگەر مادەی 130 جێبەجێ بکرا وایە هەر کورد بۆ کورد نەبوو. کورد استیفادی لێ کرد، عەرەب هەموو زەویزای داگیر کراوە، تورکمان هەیە داگیر کراوە. بۆ هەمووی گەڕەوە ئەو ساکە خەڵکی کەرکووک بە هەموو هێزێکەوە پشتیوانی پەرلەمانتارەکانیانە کرد و داوت بەڵێ ئەم پەرلەمانتارانەی کەرکووک کەوا چوونە بۆ بەغا پشتیوانیان لە خەڵکی کەرکووک کردووە. دەست خۆش بێ ئەخوا سپاس دەکەم. مەمنونم کاک مستەفا سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان. لەو کۆمنتانەی ئێستا بینەرمانە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە دڵشاد ئەحمەد نووسێتی بەردەوامبوون لە خیانەت و دزی پێشەوە پاشا نووسێتی حکوومەتی هەرێم بەس ئازایە دزی و گەندەڵی بکە، ئیتر ئەگەر گرنگی بە دزیەکەیان بدەن و هیچی تر هیوادارم ناویشم بخوێنیتەوە. خوێنمانەوە براکەم. پێشواز ناوی پێشواز پاشایە. سپاس بۆ کۆمنتەکەت. سۆران سەمەد نووسێتی دزی نایەڵێت،
نەوزاد حسەینیش نووسیوێتی دوورکەوتنەوە لەو بەڵێنانەی درابوون بە هاوڵاتیان هەمووی لە بەرژەوەندی حزبی و کەسیدا دەبێت. ڕزگار بیرۆیی نووسیوێتی ڕێککەوتنێکی ڕاستەقینە و دروست نەک هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم. کاک ڕێبوار عوسمانیش سڵاوەکە، سڵاوی خوا لە جەنابێت کاک ڕێبوارجان، مۆفەق بن. ئەچمە لای کاک بەختیار لە کەلارەوە. کاک بەختیار جان، ئەم کاتە و باشنامە سەگیان. هەموو کاتت باش برا عزیزەکەم. زۆر سپاس دەکەم لە خزمەتە. جوانە. سپاس بۆ تۆش براکەم، لە خزمەتە. سەبارەت بە تۆوەرەکەتان چوونی لایەنە کوردیەکان بۆ بەغدا بە بۆچی من هیچ شتێ لە مەسەلەکە ناگۆڕێ، چونکە چەند ماوەی چەند ساڵاچن بۆ بەغدا تا هیچ شتێکیان نەکردووە بۆ کورد. بەڵێ. نوێنەرایەتی زۆربەی خەڵکی کوردستانیش ناکەن، چونکە خەڵک زۆربەی بایکۆتی پرۆسەی دەنگدانی کردبوو. باش. ئەو خەڵکەی کە بایکۆتی کردووە ئێستا حەقی ئەوەی هەیە داوای ماف بکات لە پەرلەمانتارەکان کە ڕۆشتون بۆ بەغدا؟ ماوەسەگە خەڵکە بێئومێد بووە لەم حیزبانە، چەندێک بەشداری پرۆسەی دەنگدانی کە هیچ لە مەسەلەکە نەگۆڕا لە دوای 2030 چەند هەڵبژاردنەکرێەوە تا ئێستا هیچی لەسەر ئەرزی واقع نەگۆڕیەوە بۆ کورتتەنها خزمەتی بە بەرپرسەکان و ئەو بنەماڵەکان و حزبەکان کردووە، هیچ کوردستان نەکردووە. جوانە جوانە. دەستەکانت خۆش بێ کاک بەختیار گیان، سپاس بۆ پەیوەندێکت. سپاس بۆ تۆش برام، دەست خۆش بێ. خوا چمە لای کاک بیلال لە پیرەمەگرونەوە. کاک بیلال لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرە. سپاسە دەکەم براکەم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک بیلال لە تەلەفۆنەوە گوێ لە سەوتی من بگرە، مەمنونە بم. باش باش. سەوتی تەلەڤیزۆنەکەت بێدەنکە بۆ ئەوەی بتوانین قسە لەگەڵ یەک بکەین. فەرموو. لەسەر ئەم پەرلەمانتارەکان بەڵێ بەڵێ دەستخۆشی یەک بێک، بەڵام لەسەر ئەوەی پیشی چاکە بکەن نەک لەسەر پیشی خراپە و هیوادارم ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە ئەوەندان پەرلەمانانەی ئەگە سوێن نەخۆن ئەو سوێنە بە درۆ نەخۆن کە پەرلەمانی عێراق دانیشتن و سوێن نەخۆن دەبخەنە سەر قورئانەکە، ئەو قورئانە بە درۆ نەخۆن، چونکە ئەو قورئانە ساحێبی هەیە ڕۆژێکەوێ هێتە جواب لەسەری ئەو سوێنانە بە درۆی خۆن. اینجا وەکو پەرلەمانتارەکان ئێمە زەربی سریان ناکەین هەمیان، چونکە بەڕاستی کۆمەڵە پەرلەمانتاری تیا بوو لەوانەیە بڵم ناوەکانیان زۆر دەبەرم نەبێ، بەڕاستی شێر بوون، پیاو بوون، ئازا بوون، یعنی جوانیان کردووە. خۆشیز نەوێ خیانەتیان لە مادەی 140 نەکرد ئەو جەماعەتە، ئەو خیانەتیان لە مادەی 140 نەکرد ئەگە میلەتی کوردیان نەفرۆش، ئەوە کەم نەبوو، ئەوە زۆر بوو. ئەو خیانەتە یعنی ئەمان ناکرد ئەو کۆمەڵە پەرلەمانە لە بەغا بوون، ئەوە کەم نەبوو، چونکە ڕۆڵەی داماوی زۆر تیا کوژرا. بەڵێ ئەو ئەندام پەرلەمانەی بەڵام ئەفەندی دەست ئەژمادران، ئەو ئەندام پەرلەمانە نرگشیان ناڵێم، ئەفەندی دەست ئەژمادران اینجا بۆ لەو پۆستیش نەچوونە بەغا، چونکە ئادەداری من خۆم شەخسی زۆر متابعی بەرنامەکانی بەرنامەمە کرد، بەڕاستی بۆ لەو پۆستی نەچوون، فەڕیان نەکرد لەو پۆست. بەڵام پێی دەسەڵات مەسەلەی کوردیە ئەوان کۆسەن و بەڕیشی خەڵک پێەکەنن. ئێمە لە هاوارکەین چونکە لەبەری ئەوان زۆرینەن کاپەمان پێەکەن، کاپەمان پێکەن و سەماوادیرن. ئێمە دەڵاوەدا چین دەنگمان نەئەدا، ئەماندۆ خۆی دەنگ بە وجودی خۆت دەخە بەرامبەر ئەو کەسانەی ئەگەر دین و ژینی ئەم میلەتیان فرۆشتە خۆت دەخە باس پێینێ بڵێ کۆمەڵی خەڵکی مجاهیدی دینپەروەر و خاکپەروەر و نیشتیمە پەروەر هەیە، بێتە جێی من ترسێک هەبێ بەرامبەری. آخر دعوە الحەمدلله. دەستەکانت خۆش بێ. سپاسە دەکەم کاک بیلال گیان، مۆفەق بی. ئەچمە لای کاک حەمە ڕەشید لە ژاراوە. مامۆستا محمود هێوارت باش. هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید گیان. بەڕێزی دەست خۆش بێ. وەڵاهی ئەمەن زۆر بێ ئەمەلم لە وەزعی عێراقیشە تا دەگاتە کوردستان. بەڵێ عێراقیش عێراقێکی تایفی ئەگام لێ من بلانە و کێشەی سیاسی هەیە، کێشەی زۆرینەوە کەمینە هەیە، خەریکم مەسەلەی خەریکی تەوافقش ئاقڵم ناگری سەر خزمەتی وڵاتیان پێ بکرێ. ئەودا مەسەلەی دەسەڵاتی ئێمەش کاکە پەرلەمانتارەکانی ئێمە خۆ ڕەنبێ خەڵکی باشی تێدایە، بەڵام زۆرینەی سەر بە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانن بەشی زۆرینەیان.
ئەقڵم نایگری یەک شتیان لە دەستێ سبەینێ بەلای چاکەدا بڕۆن بە خاینیان لە قەڵەم دەدەن وەکو ڕابردوو دیمان بە بەرچاوی خۆمانەوە جا لەبەرەوە ناوسە عاقڵمەوە خزمەتی وڵاتیان پێ بکرێ ئەگەر خزمەتی وڵات کرابایە بەو شێوەیە ئەو قۆرەقکاریە نەدەکرا ها نمونەت بۆ دێنمەوە ئابووری سەربەخۆی کوردستان چی لە وڵات کرد چ ماڵوێرانێکی بۆ میلەتە مەزڵبەی هێنا ئەگەر بە نەزانێکی وەک من باە ئەو دەسەڵاتە ئابووری سەربەخۆشم ڕانە دەگەن خۆم بە نەوتی بەسرا بەخێو دەکرد تێگەیشتی کوردستانم بە جوانی بەڕێوە دەبن هەر کاتی دەرفەتم دەبوو ئەو شتانم دەکرد بەڵام نا تەماح هەیە تێگەیشتی قۆرەقکاری هەیە بۆ دەسەڵات هەتا بۆ حیزبایەتیش نییە بۆ سەروەت کۆکردنەوەیە کاکە چاوی ئەوان هەیە سەروەتێکی زۆر پێکەوەن چاویان پڕ نابێتەوە تێگەیشتی خوا چاویان پڕکاتەوە باڕێ لە برادرانم نە دەست خۆش سپاسکە حەمە ڕەشید گیان دەست خۆش بۆ پەیوەندەکەت ئەچمە لای کاک ئەحمەد لە هەولێرەوە كاك السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك أحمد. سلامة يا ربي كل كابينة نوي حكومة عراق جرينجي بس بدات والله كل جرينجي بيس شنا لكن. بله. كل بخوي دستندر بو بوز بو بارا بو متناسيتن بو كردي فقير ناسيتن براسي خرق بيزار بوا. خرق زور بأمد بو إداري دابز يعني إيس أملشين ما بلام هر أملتش أو دسالات درش كرجا. بله. دروستکردنی ئەو دەسەڵاتە لەلای ملەتی بۆ ئێستا دەست ملەتی چتە دەرێ ئەگەر پەشیمانیشە بەس چتە دەرێ لە بۆی دەسەڵات جێخۆی گرتیە لە بەرامبەردا ئەم لە بەرنامەکانی ڕابردوش باسم کرد لە بەرا ڕابردوودا باسم کرد بەڕاستی ئۆپۆزیسیۆنشمان بە هێزە یعنی ئۆپۆزیسیۆنمان ئۆپۆزیسیۆن نییە یعنی تو بۆی خۆی ئۆپۆزیسیۆن بی لە بانگەشی هاتە ئێستا من بینە لە کۆمەڵ و لە یەکگرتوش کەم و کۆچ ئەو حکومەتیان باز نەکرد هەر بەشان باری خۆی دارەگوت کاکە تە نابێت بەشان باری خۆی داربێت دەبیت تۆ لەگە بەرەی هاوڵاتی بیتنە پازە ڕۆژە وانە بێژان لە سلێمان و گردونە دەکەن و لە گەرمیان بە هەمان شێوە ئەندا پەرلەمانێکی ئۆپۆزیسیۆن نەدی دەستە ناویان یعنی بریکاکەمە لە بەرەی گۆنەیە هەر بەڕاگەانی شەش براوکەیە دەتۆش ئەندا پەرلەمانت هەیە دەتۆش بەرپرست هەیە دەتۆش نوێنەرت هەیە بڕۆناویان دڵەواییان بدا کاکە هاتیرا پێ خۆشە بیت جمهورێک بە خۆڕاکێشە ئەو کات هەنی بەڕاستی لەوانە دەسەڵات بە خۆی دابستەوە هەنی غەیرینەوەی نوێ نەبیتن بەڕاستی نەیەگرتوش نەکۆمەڵیش هیچ هەلوێستەشانە هەنی ناتم بۆ چیوان و هەنی بەڕاستی زۆر پێ بسەیرە ئەوانە یعنی بۆدەست یعنی بەڕۆژ لە حکومەت بن یان بەڕۆژ ئۆپۆزیسیۆن شای لە حکومەتن یان شای لە حکومەت نیە بەڕۆژ ئۆپۆزیسیۆن یعنی زۆر سەیرێ هیچ ئۆپۆزیسیۆنیشە تۆجانێ بەڕاستی ئەوەندی ئۆپۆزیسیۆنیش بووینە ئۆپۆزیسیۆنی زۆر زای بووینە ئیرادان نەبووە پێهێز بوونە ترسنۆک بوونە نەوێرانە سانسۆریان سەر بێ ئاهەی ئیرادەکانەوە دەبووە کاکەم هەموو دەست خۆش بکاتم گوتی زۆر زۆر سپاس گیانەکەم دەست خۆش کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەر پەیوەندی بوەستێن کۆمنتەکان بخوێن کاک محەممەد لە گەرمیانەوە وەرەگرم کاک محەممەد گیان فەرموو کاک محەممەد گیان لە تەلەڤزیۆنەوە گوێم لێ بگرە ئەڵێم کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراق گرنگی بەچی بدات باشە بەڕای تۆ گرنگی بەچی بدا گرنگی بەو یاسانە بدا کە بۆ کورد پێویستە کە بۆ کورد پێویستە نەک گرنگی بە پۆست و بە پلە و بەو شتانەی کە ئێمە لە بەغا چیمانەوێت گرنگی بەو شتانە بدا کە کورد چی ماسێکی هەیە لە دەستورە چی ماسێکی هەیە بۆی بچەسپێ و بەردەوام بێدە لەسەری بەڵێ تر پۆست یا وەزارەت یا هەر شتێک بۆ ئێمە گرنگ نییە بۆ ئێمە ئەوە گرنگە کە کورد چی ئەوێ و چی ماسێکی هەیە دەستەکانە خۆش بێ کاک محەممەد سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت هەر بژیت ڕەوەز ئەحمەد لە کۆمنتا بۆی نووسیوین ئەڵێ گرنگی بدات بە تەواوی مافەکانی گەلی کورد بە مادەی 140 تا چارەسەری ناوچە جێناکۆکەکان علی مەهدی ئەڵێ باشکردنی ژیانی خەڵک هیوادارم هەروەها نووسیوێتی بیر لە بەرژەوەندی هاوڵاتیان بکەنەوە واز لە بەرژەوەندی حزبی و شخصی بهێنن کامەران علی ئەڵێ پێویستە گرنگی بە یەکڕیزی کورد بدرێت هیوا علیش نووسیوێتی پێویستە واز لە بەرژەوەندیە شخصی و حزبەکانی خۆیان بهێنن لە پێناو بەرژەوەندیە گشتیەکان هەوڵ بدەن
شاهۆکاروان ئەڵێ مەسەلەی نیشتیمانی زۆر گرنگە پێش هەر بەرژەوەندیەکی تر بخرێت. ئاشنا تاهیر نووسیوێتی پێویستە زۆر گرنگی بە پرۆسەی پەروەردە و خوێندن بدرێت. شۆڕش بەرزنجی نووسیوێتی چارەسەرکردنی کێشەکانی جوتیاران بەگشتی. بەهمەن سابیر ئەڵێ کورد لە کوردستان یەکدەنگ و یەک هەڵوێست نین، ئیتر چاوەڕێی چیان لێ دەکرێت. کارزان هێمنیش ئەڵێ گرنگی بە پارە و پۆست ئەدات وەک هەموو جارێ. هۆشەنگ بلباس ئەڵێ جاچی لەسەر چی ماوە تا گرنگی پێ بدرێت، هەمووی بۆ بەرژەوەندی خۆی هەڵدەدات. ڕێباز عەلیش نووسیوێتی بە خۆداچوونەوە و دزی نەکردن لە ماڵی ئەم کووردە. ئەوەش بەشێک لەو کۆمنتانەی کە هاتوون بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارە. تەبان کۆمەڵێک لەو بە ڕێزانەی گلەییەکەن هەمیشاڵێن ئێمە کۆمنتە نووسین بەڵام ناخرێتە سەر شاشە. دوو حاڵەت هەیە، کۆمنتەکان ئەگەر ناوزڕاندن و تەشیری تیابێ بۆ نمونە یان گونجاو نەبێ بخرێتە سەر شاشە و یان گونجاو نەبێ بۆ خوێندنەوە، ئێمە داوای لێبوردنەکەین. هیوادارین کۆمنتەکان لە ئاستێکی معقولدا بن بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر خزمەتتان بکەین و لەو ڕێگەیەوە داوای ئێوە و قسەی ئێوە بخەینە بەردیدی بینەران و بیسەرانی خۆشەویستی دوانگەی خەڵک. ئەچمۆ لای پەیوەندەکان بەڕێزان، بەڕاستی کورد ئەوەی کە ئەبینرێ لە بەغدا زۆر جار هەوڵی بۆ مافە شەخسیەکان داوە تا مافە گشتیەکان و نەتەوەیەکان، هەمیشە شەڕیان لەسەر پۆست بووە. کاتێک کە پۆستەکەیان وەرگرتووە بۆ نمونەها کێکێک ئەبینن کێکەکە بەشبەشێکەکەن لە بینی خۆیانە بە تایبەت حیزب دەسەڵاتدارەکان، مەسەڵەن هەریەکەی پارچەیەکی زۆر گەورە ئەبا بۆ خۆی، بەڵام بۆ حیزبەکانی تر بۆ لایەنەکانی تر پارچەیەکی ئەوە نێدەنێ ئەڵێن ئەمە بەشی تۆکە بەستە کافیە. لەولاوە باسی یەکڕیزی و نەتەوەیی و مافی میلەتی کورد ئەکەن و ئەڵێن ئێمە بێ یەکدەنگ و یەکگوتار بین، بەڵام ڕێک پێچەوانەی ئەو ڕایەیە. کاک محەممەد لە تەکیەوە. سلام علیکم. وعلیکە السلام ورحمة الله. کاک محەممەد کاکە خۆشحاڵم بە دەمەچاوتان. سپاس دەکەم برایجان. قوربانم کاکە پێویستە کورد لە بەغدا گرنگی بە دزی و جەردەیی بدا، بە خاک فرۆشتن بدا، هەردوو حیزبی دەسەڵات ئەمەیان لێ ئەوە شێت و هەر ئەمەشیان لێ جوانە. بەڵێ ئەجا بۆ مەسەلەی ئێوەش بە کوردیەکەی من زۆر مەمنونی خەڵکین کە سزانیدا دەنگی پێتان نەدا، لەبەر ئەوەی ناوی کۆمەڵی ئیسلامیەکەتان لە کلجی کردەوە کردتان بە کۆمەڵی دادگەری، لەبەر ئەوە خەڵکی سزایدان ناخۆ دەستیان خۆش بێت. باشە قوربانێ بم. تەواو ئەرە وەڵڵا تەواو داوای لێبوردنی شەکەم، بەس ئەمە حەقیقەتەکە من بەڕاستی خودەتخۆچی لە خەڵکەکەم کە سزایدان لەبەر ئەو ئیسلامی لێ ئەکەنەوە کاکە. باش سەلام و ڕێزمان هەیە بۆ ماڵەوەتان قوربان بۆ هەموو قوربانت بم، مەمنونم. ڕێزی تایبەتیمانێ خوا گەدار بێخوا خوا لەگەڵ بێ. بەتاکید ئێمە هەر ڕەخنە و پێشنیارێک بە دڵێکی زۆر فراوانە وەرەگرین، ئەوە مافی ئێوەیە. ئێمە بۆ ئێوەین حیزب بەڕاستی هەر حیزبێک هەر ناوێکی هەبێ هەر جۆرێک بێ هەر شێوازێک بێ ئەگەر لە خزمەتی دین و ژینی خەڵکانە بێ نەبێ باشترە. ئینشاءڵڵا داواکارین لە خوای گەورە ئیستیقامە و پتەویمان پێ ببەخشێ، بەردەوامیمان پێ ببەخشێ، بتوانین لە ئاستی ئەو ئەمانەتە قورسەیە بین کە دراوە بەسەر شانمانە و لە داهاتووە بتوانین باشتر خزمەتی خەڵک و گەل و نەتەوە و نیشتیمانەکەمان بکەین. سپاس بۆ تۆش کاک محەممەد جان. مامزەوهەر لە کۆیە وەرەگرم. مامزەوهەر باشە. مامزەوهەر قەتع بوو. چمۆ لای پەیوەندیەکی تر. مامزەوەر هاتەوە. مامزەوەر بەخێر بیتەوە. سلامت بێ کاک محەممەد چۆنی؟ باشی مامزەوهەر سپاست دەکەم. حاڵت چۆنە؟ وەڵا باشم الحەمدولیلا. وەڵای دەرم کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراق گرنگی بە چی بدا؟ وەڵای تێی ناگەین بە چی؟ نازانم بە کارەبای زیرەک، بە ئاوی زیرەک، بە بێموچەیی، بە بێنەوتی، نازانم بە چی بدەی. حاسادی بەدرێکانی کابینەی یەکێتی پارتی لە بەغدایە،
بەدرێوەکانی سەر و کەمال خۆی پێستانی کەس نادا بەم نادام بە چ بدەین میلەتێک پێت بنیان زەبوون بووە وەختی خۆی گوتمان شۆڕ دروست دەکەی بۆی ئازاد بین مافی کورد بەگرێن لە سەری ئەو دەسەڵاتە بۆ گەنەیەکێتی پارتی 30 ساعت هەموو شتیان لەبیر کورد بردەوە یعنی بووینە سەرەتانێک لە سەرشتانی ئەو میلەتەی ئەوەی خوا و پێغەمبەر پێی ناخۆشە بە میلەتی دەکەن یعنی زۆر سەیرە لە کوردستان یعنی هەرایەکە کەس بە کەس نەکەس ئەگەر لە خەرچی فەقیر نییە لە بەغداد لێرە وەڵام بە ئەمە یەک بین باشە ئەتوو لێرە ماڵی خۆدیەک نەخەی ماقولە 30 ساڵە ئەتوو نەتوانی 3 پاڵاوگای دروستکەی لە بۆ مەنتودات بەغدا هەر پاڵێوگای لە داربەڕووی دروستکە وەڵا یەکێتێفەندی پارتێفەندی گوتی حسەما دەوێ نەیانکرد لە دووهات نەیان کرد لە بازیانە لە چێندەرێ نەیان کرد ڕۆژێ سەدا ترێ لە ئەو سوتەمەنێ دەروا کەس نازانی لۆکێیە خەڵک چاوەڕوانی بەربیلە لە دەچێ بە 200,000 یعنی کارەساتەکە کارەبای زیرەکی دانایە بە ئاسکرا خوێن دەمسن جا دەرە بخەنارە هەڵکەن لە بەردەم ماڵان بەڕزگارتان بێرە 10,000 ئێوەم بەعتێکە سەردامی داران دەک بە نەعلەت برکوانی وەفاتان وەڵا ئەمە دەڵێن بابچینە بەردەمی ساحەی تەحریک هەتا حکوومەت تەواو دروست نەبووە لە بەغدایە با یەک لای بکەینەوە ئەگەر ئەمە کوردی کوردستان خاوەن شەهیدوان پاڵ و کیمیا بارانین ئەگەر ئێمە کوردی دڵسۆزین و خاوەنە و خاکەین ئەگەر ئێمە خاوەنی هەزاران شەهید و ئەنفال و چەوەینە خاوەنی 4,500 دین با یەک لاکەینەوە با یەکێتی پارتی بعد سەرکردەکە بێتە بەردەمی ساحەی تەحریک بە هەموو سەرکردەکە برێ کاکە ئەمە خوێنتان دەبژین یان ئێمە غەڵەتمان کرد داوای لێبوردن دەکەین ئەو پارە بڵۆکراوەی کە چوویتە خارج ئەو درۆ گەورانەی بەرامبەر ئەمریکا بێ ئەخلاق دەکەن کە ئەمریکا بەجوودان دەکات بە فەرەنسای حەزحەلی سەخیفەوە کە ئەو دوو بنەماڵەی ڕاگرتێ بە ئێران و تورکیای زۆردارەوە کە ئەو دوو بنەماڵەی ڕاگرتە کە بە 5 ملیۆن کوردی ئێستا بێدەسەڵات چاوەڕوانی بژێوەژیانی زەمەنانێکی دوو ڕۆژی کە ئەویشی بەدەست ناکەوی کە قبوڵیەتی بابێن یەک لای بکەینەوە یانەوە تا با هەر کەس لە ماڵ خۆمان بسووتێنین یانەوە تا هەزوو بکەینە سەر یەکێتی پارتی کۆتاییان ببینین یان بچین لە بەغدایە لە بەردەمی ساحەی تەحریر خێمەی هەردێن برێ ئەی حکوومەتی عێراق ئەتوو خاوەنی هەموو خاکی عێراقی بە کوردستانیشتەوە فەرموو لێ بە عەرەبی ئێستا دەرێم نرحب بالسيد مقتدى صدر إلى شمال العراق لأنه هو ليس كردستان لأنه منكوب بيد القيادات الخونة الخائنة منكوبين في الحكم مقدم في $7 أرجوك سيد مقتدى صدر أرجوك سيد كاظمي أرجوك حقوق الإنسان العالمي أرجوك جامعة العربية أرجوك المتحدة أرجوك مجلس الأمن أرجوك كافة ضمير الدنيا إلى آخره خلينا خلصنا من هذول الجبناء هم يسربوا دمنا هم السبب المشاكل هم السبب الأنفال هم السبب الضرب الكيميائي هم السبب وزائدا هذا الشعب العراقي المنكوب شعب الكرد المنكوب هسه هم بيد هذول جبناء يومية 24 ساعة يسربون دم الشعب الكردي أرجوك مقتدى صدر أرجوك أريد أشوفك من بغداد دست خوش بمام جوهر سيد كاظمي من بغداد منك أحكيكم صراحة كل شيء أرجوكم تفضل بموافقة يسحني أرجوكم أنا يجي قدامكم احكي أمام هذول الجبناء الاتحاد الوطني الديمقراطي الكردستاني هم سبب المشاكل أشكر شكرا خوال لەگەڵ سپاس مام جەوهەر بۆ پەیوەندەکەت سپاس کۆمنت خوێنمەوە کاک یان پەیوەندیەک هەیە کاک ئەحمەد وەرەگرم دواتر کۆمنتە خوێنمەوە کاک ئەحمەد لە هەولێرەوە فەرموو السلام عليكم وعليك السلام ببورە ورحمة الله وبركاته كاك أحمد دمك لسر هيلي أنا عتادي بريس فرمجان سپاس كمالا ديارا أما لرابق دودا ديني من كرد لحكومتي نوي العراق إيس نهرو جدي نبو وقناحنيها والله وبالله وتالله قناحها لكوشي كوماري زي صدام حسين كدا بنشي والله قناحها يعني تمشاي كي لرابر تمشاي وسر كرداني تيشتريش همو لبي استخانة وتاغو بديكتاتوري هاتونا نازان بتي هاتونا همو اللي كرد باشتر بوها
چەند ساڵ لە 2003 کورد سەرۆک کۆمارە ئیستیفادەی یەک تەڵی پوشی بۆ هەرێم نەبووە سەرۆک کۆمار یان خەوتووە یان نازانم چیە ئەمە یان ئەندا پەرلەمانەکان بە خەریکی بایکۆت و بایکۆتکارین کاکە ئەمە هیچ ناکرێت کورد ڕقم نییە لە حکوومەتی عێراقی بە حیاتیشی کورد نابێ بە ڕقم ئێمە لە ڕابردوودا وەزیری دارایی کورد بووە سەرۆک کۆمار کورد بووە چەند بەرپرسێکی تر کورد هەبووە کە کاربەدەستی یەکەم بوون لە حکوومەتی عێراقی و زیاتر لە 6 ئەندام پەرلەمانمان هەبووە هیچیان پێ نەکراوە تازە بە حیاتی هیچیان بۆ ناکرێت چۆن ئێستا لێرانە لارێمی کوردستان دابەش بووە لە حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە تو لە هەولێر دابنیشی سۆرانی بی هەر لە هەنێکی هاوڵاتی دەرەجە دوی لە دووەک دابنیشی زمانێشتر قسە بکەی هاوڵاتی دەرەجەیەکی لە حکوومەتی عێراقیشەوە هایە کورد ئێستا کە اقتصادی بۆ ناکە ڕقم چواریش نییە نەک دەرەجە دوو ڕقم چواریش نییە بۆیە ئەوانەی کە دەچن بۆ بەشداریکردن لە حکوومەتی عێراقی تەنها بۆ پلە و پۆست و پارە و هێنانەوەی پارەیە بۆ ئاغا و کوێخەکانیان هیچ شتێکی تری ئەمەدەست نییە و هیچیشیان پێ ناکرێ با هیچ کەسێکیش لەسەر ئەوانە خۆی خراپ نەکا بڵێ وەڵای حکوومەتی عێراقی وەڵی حکوومەتی عێراقی خەڵکی کەرکوو خزم و کەسم لەوەیە حەساو نەتەوە ڕاتبیان لە وەختی خۆیان بنزینیان بەلاشە نەوتیان بەلاشە یعنی داوا دەکەم بە حیاتی کەرکوو داوا نەکەبێتەوە سەر هەرێمی کوردستان ناوتە دابڕێنراوەکان هەتا لەسەر حکوومەتی عێراقی بن دەحەستێنەوە بێنەوە سەر هەرێمی کوردستان وەکو هەولێر و سلێمانیتان لێ دەدیوادارم کەس داوا نەکات هەر لەسەر حکوومەتی عێراقی بن دەست خۆش بسپاس دەست خۆش سپاس بۆ تۆیش کاک ئەحمەد ئەچمە لای ئەو بەڕێزانەی کۆمنتیان نووسیوە بێستون قادر سدیق نووسێتی بە پارە خواردن هەڵبەتە مەبەستی تەوەرەکەی کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراق گرنگی بەچی بدا نووسێتی بە پارە خواردن شەفیق کاک شەفیق نووسیوێتی تا پارتی وێچێتی زۆری نەبن بە تەمای خراپتر بکەن ڕێکەوت ڕەوف نووسیوێتی گرنگی بەوە نەدا زیاتر بتزێ و پینەی دزی و ڕاو ڕووتی بکە هارون شەهاب نووسیوێتی گرنگی بدرێت بە کەرتی پەروەردە ڕێبەند ئاراس نووسیوێتی وەڵاهی ئەوەی لەم کوردستانە بڕوات نەجاتی دەبێت یاسین بەرزنجی نووسیوێتی هێشتا مۆری پەنجەمان لێ نەچووە وا خەریکە ڕووتمانەکەنەوە باشە پرشنگ محەممەد نووسیوێتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەوڵ بدەن بۆ ڕیسواکردنی ئەم دوو دەسەڵاتە لە بەغدا ئەحمەد مامنووری نووسیوێتی سڵاو ڕێزمان هەیە سوپاس بۆ جەنابەت کاک ئەحمەد موفق بن ئینشاءالله ڕەوەند حەمەد نووسیوێتی تەبا لە گۆڕێ نییە واتە لە ئارادا نییە کاک هارون دیسان نووسێتی ئەم حکوومەتە هەر هیچ بووە و هیچی نەکردووە جگە لە پارە خواردن و دزی و تاڵانی کاک عەبدوڵڵا هەرچی نووسێتی کاکە ئێوە بە تەمای چ کەسێکن بە تەمای چ گرنگیەکەن ئایا ئەوانە خیانەت لە میلەتی خۆیان ئەکەن چۆن خزمەت ئەەکەن سوێن بەخوا لە بەغدا ئەستان باسی کورد و باسی مافی کورد ناکرێت تەنها باسی گیرفانی خۆیان و حیزبەکەی خۆیان ئەکەن عەبدوستار سماقۆڵیش نووسیوێتی کاک مەحموود خەتای حیزبی دەسەڵاتدار نییە دەنگتان پێدان ئافێتتان بێ سبەی دەنگدان بێ دووبارە دەنگیان پێ دەدەنەوە کاکە ڕاستگۆ درۆزنە دز و جەردە ڕاستگۆیە ئاوی نووسیوە کاک ئاری نووسیوێتی بە جێهێشتنی ئەم کوردستانە ئەرکێکی نیشتیمانیە کاک سەربەست وەرەگرم لە قەرەداخەوە وعليك السلام ورحمة الله وبركاته كاك سرباز جان شوني كاك سرباز جان باشي براكم لخدمتان برا جان والله برا ورزكم 20 سالة 30 سالة نازم 100 سالة لصلاتها لسر حكمة حتى استشي كردوها حتى لموضوع بيك حتى صاحبي يكيتي فاسدين بدياري كاري أما أتقال معنا ذا ديفاني خويا برو إيما هيك ملت هیچ تێگەی برا بەڕێزەکەم بەڵام هۆکاری شەیە ئێوە شەگرێتەوە
یەگرتو و کۆمەڵنەوەی نوێ گۆڕان هەمووتان ئەگرێتەوە باش لەبەرچی گۆڕاناتە چەند ساڵە ئەڵێ ئەوە هیچ لەم دەنگانە بینیمان تەنانەت یەک کورسیشان بەدەست نێن ئەمە هۆکاری چییە؟ خەڵک ئەسڵەن هەر نەچوو بۆ دەنگدان ئەمیش زیاتر بەوە نەیەکێتی و پارتیەوە باش کوڕەکانیان خۆیان ماڵ و ماڵی خۆیان هایلا بەشن خەڵکی فەقیر و ڕوود نانی نییە نەوتی نیانی بەم وات زستانە مخۆم نزیکی 8 ساڵش نمێناوە هەتا ئیسەیەک وەرمیل نەوتم وەرگرتووە لەم وڵاتە پڕداهاتەیە یعنی تر چاوەڕێی چیان لێکرێ لەم دەسەڵاتە بەخوا چاوەڕێی لەمە زیادیان لێ ناکرێت دڵنیا بەلەوە دەست خۆش بێ زۆر باشتر وایە ئەم دەسەڵاتە بە خوێن هاتوو بە خوێنی ڕاوندێ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس کاک سەربەزگیان ئازێتم هەبدا ناگیان لە خزمەتام سپاس بۆ پەیوەندیەکەت موفەق بیبرام کاک ئاوات لە چەمچەماڵە وەرەگرم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كاغاوت جان باشی براجیان خۆشەویستی قوربان لێ ڕازی بێ سپاس دەکەم باشم الحمد لله با قوربانم مامۆستان تەوەرەکە لەسەر چێ بێ زەحمەت وەڵاڵێن کورد گرنگی بە چی بدا لە بەغدا وەڵی بەقسەی منە هەیە کوردەوانەی کە پەرلەمانتار بەس بەینی بۆ گیرفان خۆیان بکە چووکە شوێنێکە خۆم بەخوای خۆم ئەگەرم وڵاتە بەرەو خراپی نەڕۆی من بازەکەی شوێنەکەی خۆم با لە قیامەتدا بدرێت چونکە خەڵک تەواوکەوتێتە و پەڕی لاوازیەوە خەڵک لاوازە بە هەموو شێوە لاوازە بە هەموو شێوە زوڵی لێکرێ هەر قبوڵێکن کارەبا نییە هەر زوڵمە ئاو نییە هەر زوڵمە لێکرێ ئەمە هەر خەڵکەکە خەتای خەڵکەکەیە خەتای حکومەتیان یەک دەرگ مامۆستا باش باش خەتای من زوو خاوەنتەکسی بووم ڕۆژنامەنووسێکا تەلامەگە کاتشتە بێ وتی لە ئەوروپاوە دانیشتمان لە ئەوروپا وتی لە کات پرۆسەی ئازادی عێراقا وتی کاتێکەدا لە عێراق وتی هەفتانەم 3-4 وڵاتە بۆن بڵاوەکەن و بۆن پیا و بێغیرەتەکەن ئافرەت حڕەکەن یعنی ئافرەتی دوو لە ڕووی جەنابان و جۆگران بێخلاقەکەن جاوت وت منش نمونەیەکم لا هەبوو لەو بارەیە پێم وت وتی وەڵڵی قسەی ڕاستە بالفعلیشی زە دەرچووە پیا و بێغیرەت بووە بە هیچ شێوە هەموو شتەکانی قبوڵەکە لەم حکومەتان فەقەتە هیچ دەست باجێکی نییە لە خەڵک تایبەتی خەڵکی چەوسەما خەڵکی چەوسەما کارەبای هەیە ئاوی هەیە شەیدی هەیە هەموو شتەکان هەیە خەڵکی چەوسەما زیاترە چەوسێتەوە خەڵکی چەوسەما زووترە بێتە قوربانی لە هەموو ڕوویەکەوە سپاسە دەکەم کاگاواتجان دەست جەنابی شت خۆش بێ دەستت خۆش سپاس بۆ پەیوەندەکەت خواگەدارت بێ کاکاروان لە هەڵەبجە وەرەگرم السلام عليكم ورحمة الله وعليك السلام ورحمة الله كاكا كاروان جان سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێتم لە خزمەتام دەستی جەنابی شت خۆش بێ براجان سپاس دەکەم کاکە گیان وەڵی من لەسەر تەوەرەگەوە ناڵێم تا ئێستا کورد ڕۆشت بێتە بەغدا چی کردووە بۆم هەرێمە تا ئێستا پێم وانە لەمە زیاتریش هیچ بکرێت یعنی میلەتیش قبوڵێتی بە هەموو شوێ بە باش و بە خراپ بەبێ بووچەی بەبێ ئاوی بەبێ کارەبایی بەبێ نەوتی یعنی وڵاتێکە سەر و سامانی ئەوەندە زۆر بێ بۆیە ئێستا هەموو تاکێکی هەم وڵاتە لە ڕەفایەتێکی زۆر 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 خۆش دابژایە نەک وەکو ئێستای کە ئەیبینین من دەستخۆشی بەرنامەکە لێتم و زۆر شتێکی نەکوم دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم کاکاروانجان سپاس بۆ پەیوەندەکەت برام خواگەدارت بێ بەڵێ بەڕێزان ئەوەی گوێبیستی بووین بەشێکی گرنگی قسەکانی هاوڵاتیانی خۆشەویستمانە باز لەواکەن کە کورد لە بەغدا گرنگی بە یەکڕێزی و یەکگوتاری نەداوە هەمیشە گرنگیان بە پارە و پۆست داوە پارە و پلە و پۆست با باوکی محەممەدیش لە سلێمانی وەرگرم باوکی محەممەد فەرمو قوربان براگەرەکەم سڵاو لێ بێ سڵاوی خوا لە جەنابەت باوکی محەممەد ئەگەر مەجالم بە یەک نمونە بۆ بێنمەوە مەبەستم لە قسەکردنە چەندین ساڵە ئێمە قساکەین من پێم وایە حەکی جۆری قسە هەیە کردومانە بەڵێ
یەک نمونەی بەسیط بۆ گێڕمەوە پێغەمبەر دووجی خوای لێ بێ صلی الله علیه وسلم پێش ئەوەی کەوا پێغەمبەر بێ پێی وسراتی محەممەد ئەمین بەڵێ پێی ناوتە محەممەد ئەمین با پێوترا محەممەد ئەمین کاتێک کە پەیامەکەی بۆ هات ئەو محەممەدە پەیامەکەی هەر هەمووی بریتی بوو لە دەستپاکی و مرۆڤایەتی و ئینسانێت و خۆشەویستی و ڕێز ئایا ئەم پێغەمبەرە نابێ ئەمینتر بێت نابێ ئەمینتر بێ بێگومان باشە ئەی بە حکمی شمشێر نەبێت توانی سەر بکەوێت نەخێر بە حکمی شمشێر سەرکەوت بکەوەتە حتا 1000 ساڵی تر قسە بکەین قسە سوودی نییە جوانە بە حکمی شمشێر سەرکەوت واتە مەبەستە دەوەیە ئەمانەش ئەبێ بە حکمی شمشێر بڕۆن باوکی محەممەد بە حکمی شمشێر نەبێت سەرکەوت بەڵێ یعنی مەبەستەوەیە ئەمانیش بە حکمی شمشێر و بالفعل ئەمانە بەخسا بەمان بەڵێ ئەمانە کاتێک کە خۆپیشاندانێکە بێت کاتێک کە خۆپیشاندانێکە بێ خۆپیشاندانەکە ئاڵۆزی تێکەوێ هەموو کادێرەکانیان هەموو لایەنگرانی حیزبەکانیان هێنە سەر کەناڵەکانی تەلەڤیزۆن ئەڵێن با بە خەڵک بە ئاشتی داوای مافەکانی خۆی بکات ئەوە تا 15 ڕۆژە مامۆستایان لەسەر ئەو جادەیە بە ئاشتی داوایەکەن کەس وەڵامیان نایەتەوە کە کاتێک گەشتیشە توموتیژی ئەڵێ با بۆ ئێوە بە تومیتیژی داواکەن بۆ بە خۆش بۆ بە ئاشتی و بە هێمنی داوای مافەکانتان ناکەن ئەوە تا بە ئاشتی کەس داوای لێ ناکە کەواتە ئەمانە ئەبێ حکومەکان لە ناو ببرێت بەڵێ دەستەکانت خۆش بێ باوکی محەممەد سپاس بۆ کەناڵەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاسە گەلێک سپاس بۆ پەیوەندیەکەت خواگەدارت بێ کۆتا پەیوەندی وەرەگرم کۆتا پەیوەندی بەڵێ فەرموو السلام عليكم وعليك السلام ورحمة الله دەستخۆشی بەرنامەکان لێ دەکەم مامۆستا قوربان لە خزمەتین بەس وەڵا ناوەکەمان بیچووەتەوە گەر پێمان بڵێ مام قادر لەکۆیە مام قادر لە خزمەتین مام قادر گیان لە خزمەت خۆی دای مامۆستا یەک تەکلیفم لێتە گیان ئەم یەک سۆرەت قورئانم لێ بخوێنە ئەوەندەم دێ ئەوە تەکلیفم لێتە قورئانت بۆ بخوێنم بەڵێ باشە لە خەت بەدای مەخە باشە دای ناخم بەچاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث رحمن داك بابت رحمن داك بابت دست خوزي لخزمتي زناب الدم لخزمت خوي داربي خواقدار موفق بمام قادر خواقدار بي بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتیینە کۆتایی ئەڵلقەیەم جارەی دوانگەی خەڵک سپاس کە لەگەڵمان بوون سپاس بۆ پەیوەندیە تەلەفۆنیەکان سپاس بۆ بینەرانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکمان تا ئەڵلقەیەکی تریان بەرنامەیە بە دیدارتان شادە بمەوە ئینشاءالله بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.